دۆ بە دوای دەنگدانی بەرایی لە نیوهامپشەر بەرنی ساندرزی سەناتۆریستانی ڤێرمنت وا سەرکەوتن تۆمار دەکات. ئەم سەرکەوتنە یێرە سەرەتای کۆتای هاتنی دۆناڵد ترامپە. ساندرز پشتی بە دەنگدەرانی وابەستەی پێشکەوتوخوازی وەک پات دێڵزێڵ بەست. بەرنی ساندرز ڕۆح و دڵما هیچ کاندیدێکی دیکە هاوشێوەی ساندرز گزارش لە هەستی من ناکات. ئەنجامەکانی دەنگدانی بەرایی لە نیوهامپشەر کە پیت بوتیجیج و سەناتۆر ئەیمی کلۆبشار تێیدا لە دوای ساندرزن بە دڵی کەسانی میاندرەوی وەک سێت ویندۆیە. لە ڕاستیدا من بە دوای کەسێکدا دەگەڕێم کە گوڕوتینی تێدا بێت هەتا لە بەرامبەر ترامپ ڕاوەستێت. جا من هەز دەکەم کە ئیمی کۆلبەشار لە دیبایتەکەدا ئەم خەسەڵەتانەی تێدا بوو. جیاوازی نێوان کەسانی پێشکەوتوخواز و میاندرەوان لە کێبڕکەی داهاتووی دیموکراتەکاندا دەردەکەوێت. گلۆبشار و بوتیجیج هەردووکیان کەسانی میاندرەون. ئەوەش ئاماژەی ئەوە دەدات کە ڕێژەیەکی گەورەی دەبێت لە نێودەنگدەراندا هەر نەبێت لە نیوهامپشەر ئەو شوێنەی حەزیان لە کاندیدی زیاتر میاندرەوە. شارەداری پێشووی شاری نیویۆرک و ملیاردێر مایکل بلومبێرگ لە ڕاپرسیەکاندا ڕووی لە هەڵکشانە. ئەوەش بە زۆری بەهۆی ڕێکلامی تەلەڤیزیۆنی بڕیارە ناوبراو ببێتە بەشداربوویەک لە دەنگدانە بەرایەکانی مانگی داهاتوودا. من ئەو کەسم کە دەتوانم شکست بە دۆناڵد ترامپ بدەم. بڕوام وایە هەرە گرنگترینشت ئەوەیە بۆ ئەم وڵاتە گۆڕینی سەرۆکە لە کۆشکی سپیدا. بەڵام بێرنی ساندرز پاشەکشە بە بلومبێرگ و سامانەکەشی دەکات. لەم قۆناغی هەڵمەتەکەدا ئێمە بەرەنگاری میلیاردێرەکان دەبینەوە هەروەها ئەو کاندیدانەشی کە میلیاردێرەکان پاریان بۆ دابین دەکەن. ساندرز و بوتیجیج لە کێبڕکیەکانی پێشوودا سەرکەوتوو بوون، بەڵام تەواوی دیمەنەکە بۆ دیموکراتەکان هێشتا ناڕوونە. لە ڕۆژی 3 مانگی داهاتوودا کۆی چواردەستانی وڵات لە سوپەر تیوزدەیدا کێبڕکێ دەکەن. شیانی ئەوە هەیە کە پێشبڕکێیەکی درێژ ببینن لە گروپی کاندیدانی بچووکی جیاواز ئەوانەی لە دەنگدانەکانی بەرای سەرکەوتوو بوون. بەڵام هیچ لەو کاندیدانە کە دەگەنە دەنگدانی پارتەکەیان بۆ کاندیدکردنیان جیاوازەیەکی زۆر لە نێوان دەنگەکانیاندا نابێت. ڕەنگە شتێک ببینین کە هەرگیز لە ماوەی نیو سەدەدا نەمان بینی بێت. بۆ ئێستا دیموکراتەکان سنگ دەخەنە سەر دوو کێبڕکێ لە کۆتایی ئەم مانگەدا کە ئەویش کۆنگرەی پارتەکە لە نیڤادا و هەروەها دەنگدانی بەراییە لە ساوت کارۆلاینا.